سڵاتان لێبێ بەخێر بێن خوێندکاران لە هەر شوێنێکەوە هاتوون بەخێر بێن سەر چاومان مامۆستایان بەڕێزان لە پانێڵی دووەمی ڕۆژی سێمی نێکستێپ لەگەڵتان نابین بۆ پێشکەشکردنی بابەتێک لەژێر کاریگەریەکانی سەقامگیری و چالاکی ژینگەی لەسەر داهاتووی گەنجان بەڕێزان سەرەتا خۆمتان پێناسێنم من نەشمیل عەلی عەبدوولم مامۆستا و توێژەر لە دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی توێژینەوەی زانستی بەندە پسپۆریەکەی لە زانستی خۆراک و کواڵیتی کۆنتڕۆڵایە کە پەیوەندێکی ڕاستەخۆی بە ژینگەوە هەیە خۆشەویستان پێم خۆشە لە سەرەتایە پێشەوەی بەڕێزانتان پێ بناسێنم گرنگی ئەم پانێڵە و کردنی لەناو شوێنێکی وەکو نێکستێپە ڕوون بکەمەوە کە لەم ساڵانەی دواییە وەکو زانین کە ڕێکخراوی نەتۆ یەکگرتوەکان لە ساڵی 2015 حەڤە خاڵی دەستنیشان کرد وەک ئامانجی گەیشتن بە ژیانێکی باشتر کە پێیانەوترێت ئامانجەکانی گەشەپێدانی بەردەوام ژمارێکی بەرچاو لەو حەڤە خاڵە ئەگەر دیقەتی بین ئەبینین کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژینگەوە هەیە لە ناویانە خۆراک و لە ناویانە ئاژەڵی پاراستنی ئاژەڵی کێوی و بەردەستکردنی ئاوی پاک و ڕێگیریکردن لە گەرمبوونی زیاتری زەوی و تقریبا زۆربەی زۆری خاڵەکان لەو حەڤە خاڵەی کە ئامانجیانە تا ساڵی 2030 بیگەێنە کەمترین با بڵێن هەتا نزیکی بکەنەوە لە سفر کە نەمێنێت ئامانجەکەیان ئەوەیە تا ساڵی 2030 ئەو خاڵانە زۆربەی زۆریان پەیوەندیان بە ژینگەوە هەیە لەگەڵەوەیە ژینگە پەیوەندیکی ڕاستەخۆی بە ژیانی هەرێکێکمانەوە هەیە و بە هەموو با بڵێن پسپۆریەکانی ترەوە هەیە لەبەرەوەی کە ئەو ژینگەی تیا ژینچی و ژینگەی کاری تیاکەین وەکو مرۆڤ کاریگەری ڕاستەخۆ و ناڕاستەخۆی لەسەر هەمومانە بێ بۆیە بە پێویستمان زانی کە لەگەڵ ئەمەیە با بڵێن ئەگەر باسی ژینگە ئەکەین چەند تەوەرێکی تر لەژێر با بڵێن چەند تۆپیکێکی تر لەژێر تۆپیکە ڕئیسەکەیە جێگا بکەینەوە کە بەڕێزان هەرێک کەسێکیان دواتر لەگەڵ ناساندنیانە تۆپیکی خۆیانیان باس ئەەکەین سەرەتا لە دکتۆر عەلی دەست پێ یەکەم دکتۆر عەلی ناوی تەواوی عەلی محەممەد ساڵحە پسپۆریەکەی لە تەکنەلۆژیای ژینگەیە و بەڕێوەبەری سەنتەری توێژینەوە زانکۆی پۆلیتەکنیکی سلەیمانیە ئەمڕۆ بەڕێزیان لەبارەی ڕۆڵی نێوەندی پەروەردەیی و ئەکادمیەکان لە پاراستنی ژینگە و گۆڕانکاری کەشوهەوا بۆمانە دوێن و بابەتەکەی خۆی پێشکەشەکە بەڕێزانەمێ ئەوتان پێ بڵم کە هەر کەسێک لەم بەڕێزانی کە لێرا دانیشتوون باگراوندێکی تێر و پڕیان هەیە لەسەر ئەو تۆپیکانی کە بۆیان داناوین هەر یەکێکیش لەو تۆپیکانە بەڕاستی قابلی ئەوەیە کە چەندین توێژینەوەی لەسەر بکرێ و قابلی ئەوەیە کە کۆنفرانس و بەدواداچوون و کاری تەواوەتی لەسەر بکرێ بەڵام ئەوەی کە لێرەیە ڕوون و ئاشکرایە ئەوەیە کە ئەمە پێویستمان بەوەیە کە لە کاتێکی دیاریکراوە بەڕێزیان بتوانن بابەتەکەیان چڕ بکەنەوە قسەی لەسەر بکەن بۆیە گرنگ و بەلامەوە کە کاتی تەواو بن بە بابەتەکان و چڕیکەنەوە لەسەر ئەو نقطانەی کە پێویستەکە کە بوترێ دواتر دکتۆرە ژینۆ خالید محەممەدمان هەیە کە دکتۆراکەی بەڕێزیان لەسەر پیسبوونی ژینگە و پاکردنەوەی پێکاتە ژینگەیەکانە بەڕێگای تەکنەلۆژیای بایۆتەکنەلۆژی و فایتۆتەکنەلۆژی بەڕێزیشیان مامۆستای زانکۆیە و سەرۆکی بەشی زانستی ژینگەیە لە کۆلێژی زانستە ژینگەیەکان لە زانکۆی سلەیمانی وەکو ئاشکرایە هەروەکو وتم بەڕێزیشیان ناونیشانی تایبەت بەخۆی هەیە کە ناونیشانەکەیان خوێندکاران و پرۆژەی و بەرهێنانی ژینگەیی بۆ بازاڕی کار لەگەڵ ئەم دوو ناونیشانە ئێمە ناونیشانێکی جیاوازترمان هەیە کە زۆر بەڕێز دکتۆر هێمن عومەر لەتیف مامۆستای زانکۆ و بەڕێوەبەری سەنتەری کارسازی لە زانکۆی ئەمریکی لە سلەیمانی دامەزرێنەری ئاگۆرا ڤیژن کە دەستپێشخەرێکی گرنگە لە بواری کتێبی دەنگیدا بەڕێزیان بە ناونیشانێکی زۆر جیاوازتر لەگەڵماندایە کە ئەویش خوێندکارانی زانکۆ لە نێوان ژینگەی خوێندن و کارکردندا بەڕێزان بەخێر بێن زۆر سپاس بۆ ئەو کاتی کە ئیبەخشن بە ئێمە بە پانێڵەکە بۆ هەر بەڕێزێکتان ئێستا دکتۆر گیان من پێم باشەکە لە جەنابتانەوە دەست پێ بکەم پرسیار بکەم بەڵام ئەگەر بکرێت پرسیارەکە لە ماوەی 3 دقە بۆ 3 دقەونی و تا 4 دقەیەک جواب بیتەوە بۆی کاتمان هەبێ بتوانین هەموو بابەتەکە گەنگەشە بکەین لەبەرەوەی تۆپیکەکەی بەڕێستمان خوێندەوانێ و پێم باشەکە لەو پرسیارەوە دەست پێ بکەم کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا و ئەو مەترسیانە چین کە لەسەر ژینگەی عێراق و هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی ئەمە وەکو بەشی یەکەمی پرسیارەکە و ڕۆڵی نێوەندە پەروەردەیی و ئەکادمیەکان چین لەم بوارەیە پێشەکی زۆر سپاسانەکەم بە خێراتنی هەموو لایەکەکەم
گلۆبال وارمین و کلایمت چێنج کێشێکی هەنووکەی و مەترسێکی زۆری لەسەر تاک بە تاچی کۆمەڵگە و دانیشتوانی سەر ئەم زەویە هەیە و هیچ کەسێک لە مەترسیەکان بەدەر نییە و سەرەتا کەشێکە ڕێتەوە بۆ دوای سەورەی اقتصادی کە بە عامەتەن ڕوویە و ئەوە بوو کە مرۆڤ دەستی بەر بۆ تەکنۆلۆژیا و بۆ پێشکەستنی کارگە و زیادبوونی کارگە و بەرەمێنانی ئۆتۆمۆبیل و هەر یەکەمانە ئەمەش بۆ هۆی دەردانی زۆرێک لەو گازانی وەکو گازی CO2 بۆ بەرگە هەوا ئەگەر بزانن بەرگە هەوا کە بە ئەم پلانێتە یاخود ئەم زەوی ئێمە کەدا پۆشراوە بە بەرگاوایەک پارێزگاری لە گەرمی زەوی ئەکا ئەو گەرمی زەوی ئێستا بەهۆی زیادبوونی قەبارەی ئەم بەرگە هەوایەوە وای بووە پلەی بەرزی بە چەند پۆینتێک زیاد کات. کێشە هەنووکەیەکە ئێستا لەوایە ئەم گۆڕانکاریە کەمە چی کردو هەتا ئێستا بۆتە هۆی توانەوەی قوتبەکان و بەستەڵەکەکان بۆتە هۆی توانەوەی بەفرەر بۆتە هۆی زیادبوونی ترشەڵۆکی سەدمەتی سەر و زەریاکان کە ئەمانە هەریەکە کاریگەریەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆشی لەسەر ژیانی جانەوەران و زیندەوەرانی سەر ئەم زەویە هەیە جگە لەوەی کە بەفر و ئەو سەهۆڵانی یاخود ئەو بەفرانی لەسەر شاخە بەرزەکان هەیە کە بە سەدان ساڵە لەویان ئێستا ئەوانش بەرەوتوانە بوونەوە ئەمانە بە تێگرا کۆمەڵێک گۆڕانکاری ڕوئەیات ئەگەر بگەڕینەوە سەر عێراق لەسەر گیان بە گشتی دروستی کردو و لەسەر عێراقیش وەک ئەبینن پارساڵ گەرمترین ساڵ بووە لە نێوان ساڵی سەورەی اقتصادی تا ساڵی 1970 لە ڕیکۆرداوی کە ناسا ڕیکۆردی کردووە گەرمترین ساڵ بووە ئێستا بەوە مەمنونن کە لە 1.5 خۆی بگرێتەوە بای 2050 تەوەقوع ئەکرێت تا 2100 بگاتە 3.6 کە ئەمە کارەسا دروستەکە. چی ئەتوانێ یعنی ئێستا چی لە عێراق ڕوویاوە وشکە ساڵیە تۆز خۆڵبارینە کەمی ئاوە لەگەڵ ئەوە کەمی بارانە بەرزبوونەوەی دەرەجەی حرارەتە بە بیابان بوونە زیادبوونی خوێیە ئەمانە هەموو کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی تاک بە تاکی کۆمەڵگاکەمان هەیە ئەگەر بێت و بابەتەکە بەسینەوە ئێوەی گەنج یاخو ئێوەی خوێنکار چ دەورێکتان هەیە لەم مەسەلا ئێوە جێنەرێشنی زێتن وایە جێنەرەتی زێتن بەبەسی پێی چییە ئەو جێنەرێشنن ئەو چینەن کە زیاترین پشت بە تەکنۆلۆژیا ئەبەسن زیاترین تێکەڵیتان لەگەڵ تەکنۆلۆژیایە جیاوازتر لە جێنەرێشنەکانی تر ئێوە ئەتوانن چی بکەن و زانکۆ ئەتوانێت چی بکا بۆ ئێوە بابەتی یەکەمیان بەجێڵم بۆ هاو پیشەکەم کە ئەو جواباتەوە ئێوەکو خوێنکار ئەتوانن چی بکەن بەڵام وەکو مەسەلەی ئەوەی کە ئێمە وەکو زانکۆکان چی بکەین لەسەر زانکۆ و وەزارەتی خوێندنی باڵات و وەزارەتی پەروەردەیە کە بە سیستەمی خوێندنا بڕواتەوە گرنگیەکی تایبەت و چڕتر لە بواری ژینگە هەر لە قۆناغە سەرایەتەکانەوە تا ئەگاتە دواناوەندی و ئەگاتە دوامەرحەلە کە خوێندنی باڵایە ئەبێ احتیمامێکی زیاتر و گرنگیەکی زیاتر بدرێتەوە بە مەسائلی ژینگە و لەناو سیستەمە حسابی بۆ بکات و تەسبیتی بکە دووهەم شت ئەوەیە کە پۆلیسیەک دابنرێت لەم پۆلیسیە کە دابنرێت ئەبێ کێشە ژینگەیەکان تیا ڕاچاو بکرێت و خوێنکار و فەرمانبەر و مامۆستاش کە لە ناوەندە ئەکادمیەکانە دەرسەڵێنەوە ئەبێ مولزەم بن پێی باش ئەوەش ئەبێ بەڕاستی بەخشینی زانیاریە چەندین پانێڵ و کۆنفرانس و لە ڕیسێرچەکانە ئەبێ احتیمامێکی تایبەت بدرێ بە ژینگە چونکە ئەگەر ژینگە نالەبار بێ ئەگەر ژینگە دروست نەبێت کۆمەڵی کێشەی ناوخۆی و گۆڕین لە دەمۆگرافیا و کۆچ و ئەنواع کێشەی تر دروستە بێت جگە لە کێشەی تەندروستی و ئیکۆلۆژی کە ئەمانەش کۆمەڵە کێشەی ترن کە ڕاستە و خۆ گلۆبال وارمینگ و کلایمت چێنج کاریگەریان لەسەری هەیە پاستەکەم ئەگەر ئێمە وڵات پاشان وەکو بەڕێستان ئەماژە پێەیە کە بەشی دووەمی پرسیارەکە بۆ بەڕێز دکتۆرە ژینۆیە کە ئەکرێ من بە نوعێکی تری شار پرسیارەکە بکەم چونکەوتە ئەوەی ئەکەوێتە سەر خوێنکاران ئەکەوێتەوە ناو زانکۆکان و بەڕێزیشیان وەکو سەرۆکی بەشی زانستی ژینگە ئەتوانم بپرسم کە ئەو پرۆژە ژینگەیانە چییە کە با بڵین وەکو زانکۆ وەکو بەشی ژینگە ئێوە ئێستا کاری لەسەرەکەنیان ئەتانوێت کاری لەسەر بکەن بۆ خوێنکاران ینی مەبەستم خوێنکارانە و بۆچی گرنگن ئەم پرۆژانەکە لە ئێستاە هەبێت
سەرەتا بەڕاستی من خۆم بە خۆشحاڵەزانم کە لێرە دانیشتوم سوپاس و پێزانین هەیە بۆ ڕێکخەرانی ئەم چالێکی جوانە کە ئەمڕۆ من ئەمێ ئەو بڵێم ئەگەر من بتوانم لە سەدا یەکی ئەو بیرۆکەی لە میشکی منایە بگات بە لە سەیە یەکی ئەم ئامادە بۆ جوانەی کە لە هەموو چین و توێژێکی جیاوازی تیا و تایبەتیش خوێندکارانی پۆلی دوانزەن من خۆم بە خۆشحاڵەزانم کەواتە من بە پرۆژەیەکەوە کە پرۆژێکی وەبەرهێنانی ژینگەیە لەم قاعەیە چمە دەرەوە بۆیە ئەتوانم بڵێم ئێمە وەکو زانکۆ وەکو خوێندکاران زۆر جەختەکەینەوە لەسەر وەبەرهێنان لە ناو ژینگەیە بۆ ئەم پۆینتە زۆر گرنگە و ئەبێ فۆکەسی بخێنە سەر هەر وەکو دکتۆر عەلی ئاماژەی پێە کەشوهەوا بەرەو نالەباری چووە ئەواتە تێک چووە گۆڕانی کەشوهەوا هەیە کە گۆڕانی کەشوهەوا هەبێ کەواتە کێشەیەک لە ئارایە کە ئێمە بمانێ کێشەیەک چارەسەرکەین ئەبێ پرۆژەیەکی بۆ پێشکەشکەین کەواتە ئەتوانم بڵێم زۆرترین هەل لە ئێستاە لەبەر دەست گەنجەکانمانە ئەگەر کارسازی تیا بکەن ئەگەر پرۆژەی تیا بکەن و بەرهێنانی تیا بکەن بواری ژینگەیە بەڕاستی چونکە لەسەر تاسەری جیهان چ ڕێکخراوە ناوخۆیەکان چ ڕێکخراوە دەرەکیەکان زۆرترین فەندی گەوریان دابین کردووە بۆ چارەسەری ئەم کێشە ژینگەیانە کەواتە تۆ توانی هەموو لایەنی پرۆژەکان بگریتە بەرچاو لێرە ئێمە ئەوکو ناوەندێکی ئەکادیمی چۆن ئەتوانین دەستی خوێندکارێک بگرین بتوانێت پرۆژێکی ژینگەی ئەنجام بە طبعاً پرۆژە ژینگەیەکان زۆر تۆپێکی جیاواز لە خۆگرن ئەتوانی تۆ لە بواری پەروەردە و هۆشیاریە پرۆژەی ژینگەیی و بەرهێنانی ژینگەی پێشکەش بکەیت ئەتوانی تۆ چیرۆگنووسێکی ژینگەیی بی ئەتوانی ڕۆمانوسێکی ژینگەیی بی ئەتوانی تۆ ڕاگەیاندنکارێکی ژینگەیی بی ئەتوانی تۆ بە لەڕێی ئەوەی کە فیلمێکی دۆکۆمنتاری ژینگەی پێشکەش بکەی و خەڵاتێکی جیهانی پێبەریتەوە کەواتە تۆ ئەتوانی فیلمساز بی ئەتوانی فۆتۆگرافەرێکی ژینگەی بی ئەتوانی ئارتیستێکی ژینگەی بی ئەتوانی شانۆکارێکی ژینگەی بی واتە تۆ لە ناوەندی خوێندنی خۆتە ئەگەر لای منیش نەبیت ئەتوانی لە هەموو ئەم سێکتەرانەیە پرۆژەی ژینگەی جێبەجێ بکەی بەڵام ئەبێ باگراوندی زانستی ژینگەیەکی لە پشتۆ بێ تا ئەو پەیامەی کە لەڕێی هۆشیاری و پەروەردەی و ئەیگەنی بە کۆمەڵگەکەت بۆی بەرزکردنەوەی هۆشیاری بێت و کاریگەریەکانی ئەو کێشە و گۆڕانکاری کەشوهەوا کەم بکەیتەوە بەم ڕێگای بڕێ ئەمە لایەنی پەروەردەی و ئەتوانم بڵێم مرۆیەکەی ئەدەبێکێتی بەڵام ئەگەر بینە سەر لایەنی زانستێکی بەڕاستی ئەمە زۆر کاریگەرە کە تۆ ئەتوانی بزنس بکەیت واتە تۆ توانی بزنسی سەوز بکەیت کە ئێستا سەرتاسەری جیهان سەرقاڵی ئەم جۆرە بزنزن کە زۆرنەی کۆمپانیەکانی و بەرهێنانیش کار لەسەر چیەکان بازرگانی سەوزەکان چکە لەڕێی ئەگەر هەر کەسێک بازرگان بێت بازرگانیەکەی کردتێکی لەگەڵا بێت بازرگانی سەوز بێت باڵانسی بەرزتر ئەبێتەوە لە سەرتاسەری ئەو دەسەڵاتی کە هەیەی و ئەتوانێت تەواو پەل بکێشێ بەسەر کۆی ئەو بازرگانانی تراکە لەسەر ئاستی جیهانایە بۆ لە بری ئەو کەسانی کێسە کۆستۆمەرن ئەو کەسانەی کە کڕیارن داوای ئەم جۆرە بازرگانیە ئەکەن لە بازاڕی کار بۆیە ئەتوانین بڵێن وەبەرهێنانە ژینگەیەکان زۆر جێگی خوان هەیە یەکێکی تر لەوەی کە تۆ ئێمە ئەتوانین وەبەرهێنان بکەین لەوەی کە هەم کێشێکی ژینگەی چارەسەرکەین لە ڕووی زانستیەوە بۆ نمونە ئێسێمە و زانکۆی سلێمانی پرۆژێکی ژینگەیمان هەیە ئاوی زانکۆی سلێمانی پاکێنەوە لە ڕێی پرۆژێکی ژینگەیی بە ڕێگەیەکی سروشتی بەڵام ئەم پرۆژە ژینگەیە ئەتوانێت ببێتە ئەوەی کە بچێتە سەر ئاستی کۆمونیتی جێبەجێ بکرێت ئەشتوانێت کەسێک وەکو وەبەرهێن بێت هەمان ئەم مۆدێلە دووبارە بکاتەوە بازارکردنی پێ بکا بەڕاستی کە چارەسەرێکیش پێشکەشەکە کاریگەریەکانی کەشوهەواش دابەزێنێ کە ڕوویاوە لە هەمان کاتیشە وەبەرهێنی کشە بێ لە بواری ژینگەیە و دەستیش هەیە لە چارەسەری کێشێکی ژینگەی بەڵێ دکتۆرە دەستان خۆش بێت ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگە ئەوەیە کە خوێندکاران لە هەر بەشێکابن و هەر بەشێک خوێنن لە پاشانە بڕۆن بەشەکەیان تەواو کرد چوونە ناو بازاری کارەوانێ ئەتوانن کە کار بکەن لەسەر پرۆژە ژینگەیەکان وەکو من لە سەرەتاوە ئاماژەم پێیان چونکە ژینگە پەیوەندی ڕاستە و خۆی بە هەموو پسپۆریەکانەوە هەیە ینی وەکو لینکێک ئەتوانم بڵێم بەشەکان ئەبەستێت بێکەوە چونکە وەکو وتم ژینگەش پەیوەندی بە ژیانی ئێمە هەیە زۆر سپاس دکتۆرە لە پاشا ئەگەر یەک ئاماژەی تر بەم جۆرێکی تری پرۆژەی ژینگەی هەیە کە ئێستا زۆر گرنگە حەزەکەم کە ئەوەی کە لەم قاعەیە گوێبیستێتی بەڕاستی سەرتاسەری جیهان کارەکەن لەسەر ئەوەی کە چۆن
چی بکەن بازرگانی بە کاربۆن کە ئەمە خێنە پرسیاری دواتر دکتۆر چکە ئەگەڕێمە وڵات بەڕێزانەرەوە وتم دکتۆر هێمن لەگەڵمانە بە تۆپیکێکی زۆر جیاوازتر کە پەیوەندی هەیە بە ژینگەی کار و ئەو ژینگەی کە خوێنکار لە خوێندنەوە ئەگوێزێتەوە بۆ ژینگەی کار بۆ پێی کە بەڕێزیشیان بەڕێوەبەری سنتەری کارسازیە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی و خۆشیان خاوەن کارن و دامەزرێنەری کارن لەبەرەوەی کە ئەزمونێکی فراوانی هەیە لە ناو بوارەکەیە پێم خۆشە کە گوێبیستی وتەکانی ئەو بین لەسەر ئەوەی کە خوێنکاران ئەگەر وەکو پرسیارێک لە بەڕێستانی بکەم کە ئەو ئامادەکاریانە چین کە زانکۆکان پێویستە ئەنجامی بن بۆی کە خوێنکار لە ژینگەی خوێندنەوە بگوێزنەوە بۆ ژینگەی کارکردن. ئەلو زۆر سپاس نەشمیل خان بەخێر بێن بەڕێزان. نەشمیل خان من وا تێبینیەکەم تێگەیشتنێک خەریکە ئەبێت بە باو لەسەر زانکۆ ئەو تێگەیشتنە لەسەر ئاستی دایک و باوچێک کە بیر لە ناردنی ڕۆڵەکانەکەنەوە بۆ زانکۆ خەریکە دروست ئەبێت بەڵام تەنها لەسەر ئاستی تاکە کەسی نیە لەسەر ئاستی ڕێکخراوەیە لەسەر ئاستی دامەزراوەی کەناڵە میدیاییەکان ئەو تێگەیشتنە دووپاتەکەنەوە کۆبوونەوەی فەرمیمان هەبووە لەگەڵ لایەنە فەرمیەکان ئەو تێگەیشتنە دووپاتەکەنەوە ئەو تێگەیشتنش ئەوەیە کە زانکۆ وەکو تەجروبەیەک وەکو ناوەندێک تەنها وەکو تەجروبەیەک ئەبیندرێ بۆ بەرهەمهێنانی دەستی کار کە من چی بوارێک بخوێنم سبێنێ چ جۆرە کارێکم دەسەکەوێت وەکام زانکۆ باشترین هەلی کار بەدەست دێنێ و زانکۆ بۆ هەلی کار بەدەست نایێنێ ئەمە خۆی لە خۆیان ڕاستە ئەمە هەڵەیتیان نییە بەڵام ئەوەی من پێویستە هەڵوەستەی لەسەر بکەم ئەوەیە کە بچووکردنەوەی ڕۆڵی زانکۆیە تەنها لەمەیە زانکۆ سێ ڕۆڵی سەرەکی هەیە لە کۆمەلگا و لە بەرەو پێشبردننی کۆمەلگایە یەکێکیان بەڵێ بەرهەمهێنانی دەستی کارە لە بارە جیاوازەکانە بە پێی پێویستی ئەو کۆمەلگایە و ئەو وڵاتە بەڵام یەکێکی تریان ئەوەیە کە زانکۆ گرنگترین و دەوڵەمەندترین ناوەندی معریفیە کە بێ ئاستی و ژیاری تاک بەرز کاتەوە سەبارەت بە هەموو لایەنەکانی ژیان. ژینگەی ئاوهەوا و شیاری سەبارەت بە ژینگەی ئاوهەوا یەکێکە لەو لایەنانی کە زانکۆ بێکاری لەسەر بکە بۆ بەرزکردنەوەی ئاستی معریفی چونکە زانکۆ بەرکەوتنێکی زۆر دەوڵەمەند و تایبەتی هەیە لەگەڵ کۆمەڵێک گەنج لە تەمەنێکی زۆر ناسک کە تەمەنی دروستبوونی بەهاکانە دروستبوونی تێگەیشتنەکانە تەمەنی وریابوونەوەیە و زانکۆ تەجروبەیەکی کەمی نییە لەگەڵ ئەمانە ماوەی 4 ساڵ بەلای کەمی جاری وا هەیە زیاتر جاری وا هەیە تا ڕادەیەک کەمتر کار لەسەر ئەم گەنجانە ئەکات بۆیە زانکۆ ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە بەرزکردنەوەی ئاستی وشیاری تاک بە گشتی و دووبارە ئەو کاتە کۆمەلگا و مرۆڤایەتیش بە شێوەیەکی بەرزتر ئیتر ئەو بابەتە بریتی بێ لە ئاستی وشیاری سەبارەت بە ژینگەی ئاوهەوا ئاستی وشیاری سەبارەت بە گرنگی و هەبوونی دیموکراسی ئاستی وشیاری سەبارەت بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئاژەڵ و بەرامبەر بە ڕۆک و بەرامبەر بە دراوسێ و بەرامبەر بە کۆمەلگا بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە زانکۆ بەرپرسیارەتێکی زۆر گەوری معرفی لەسەر کابێ کاری لەسەر بکات و ئەرچی خۆی تەسک نکاتەوە تەنها لە بەرهەمهێنانی دەستی کاردا و ئەم بەرپرسیارەتش ئەبێ بچێتەوە سەرشانی بەڕێوەبەرایەتی لە زانکۆکان و بەڵام بە قەناعەتی من وەکو مامۆستایەکیش بە پلەی یەک مامۆستاکان چونکە مامۆستا بەرکەوتنی زۆر زیاتری لەگەڵ خوێنکاران هەیە لە ماوەی ئەو 4 ساڵیان لە ماوەی ئەو چەند ساڵی لەگەڵیانە ئەخوێنن مامۆستاکان ئەکرێت ببنە نمونەی بەرزکردنەوەی ئاستی وشیاری خوێنکارەکان و تاکەکان سەبارەت بە هەموو لایەنەکانی ژیان. ئەگەر زانکۆیەک ئەو لایەنە معریفی پێشکەش بە خوێنکار کرد ئەو کاتە کەسایەتیی تر بەرهەمهێنێت ئایا هەلی کاری بۆ دابین ئەکاتیان نا ئەوە پرسیارێکی ترە بەڵام کەسایەتیەکی تر بەرهەمهێنێت من ئەگەر لەو کۆشکەی زانکۆی ئەمریکی دابنیشم لەوێ و دایک و باوچێک بێتە لامیان گەنجێک بێتە لام بڵێ بۆچی بێمە زانکۆکەی لا ئێوە ئەڵێم ئێرە یەکێکە لەو شوێنەی 4 ساڵی تەمەنت ئەهێنێت چونکە تۆ 4 ساڵی تەمەنت بە شەو و بە ڕۆژ و بە ماندووبوون و بە پارە و بە خەریکردنەوە تۆ لەم زانکۆیە بەسەرەبی خوێنکاری وا هەیە شار ئەگۆڕێ ئەچێتە ژینگەی زانکۆیەکی تر خوێنکاری وا هەیە ئەچێتە ژینگەی و تێکەڵاوبوونی لەگەڵ مامۆستای دەرەکی خوێنکاری دەرەکی لەبەرەوە زانکۆ هەلێکی زۆر تایبەتیە و من پێم باشە و پێم خۆشە دایکان و باوکانیش کە یارمەتی مناڵەکانیان ئەدەن لە هەڵبژاردننی زانکۆ تەنها بیر لەوە نەکەنەوە چی بوارێک ئەخوێنی چی ئیشێکت دەسەکەوێت ئەمە تەنها یەکێک بێت لە فاکتەرەکان فاکتەری دووەم ئەوەیە تۆ دوای ئەم پرۆسەی خوێندنی زانکۆیە چ جۆرە کەسایەتیە کرد لێ دەرەچێت ئاستی وشیاریت لە چ ئاستێکە سەبارەت بە بەستنەوەی ئەوە بە ژینگەی کارەوە ئەگەر کات هەبوو لە پرسیاری دواترە لە خزمەتتانە لەستان خۆش بێت بابەتێکی زۆر گرنگە و ڕوژان کە ئەویش تەقدیمکردنی باڵێن پێشکەشکردنی معریفە و هۆشیاریە تەوان لە هەموو بابەتەکانە ئێمە ئێستا لێرە کە قساکەین لەسەر ژینگەیە
لە ڕێگەی زانکۆکانەوە جا دکتۆر عەلی ئەگەڕێمە لای بەڕێستان ئەوەیە کە ئایا زانکۆکانی هەرێمی کوردستان یاخود با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا هیچ پرۆژەیەکی هەیە یاخود کارێکی کردووە لەمڕۆ کە هۆشیاری ژینگەی لە ناو خوێندکارانی زانکۆیە ئیتر بە دەرسێک بێ بە پرۆژە بێت بەسم بەس بەشی ژینگە نیە یعنی بۆ ئاگاداری تەمە بەسم هەموو خوێندکارانە ئەمە وەکو خوێندنی باڵا لەبەرەوەی کە تۆپیکەکەی بەڕێستان باسی پەروەردە شەکاڕۆڵی پەروەردە ینی پەروەردە لە ناو با بڵێن خوێندنی باڵاشە هەر درێژەی هەیە ئەوە نییە تۆ بڵێ هەتا تۆ هەبیت تەنانەت لە با بڵێن ئەیکاری شاتۆ جارێکی تر پەروەردەکردن هەیە بۆ تۆ کە خۆت پەروەردە بکەیتەوە پرسیارەکەم لێرە کورتەکەمەوە هیچ کارێک کراوە بۆ هۆشیارکردنەوەی خوێندکاران وەی کە بزانن لە دوای دەرچوونیان کە وەکو مرۆڤێک گێنەوە ناو کۆمەڵگا چۆنی بەرەوڕووی ئەو مەترسیانی کە لە پرسیاری پێشوما جواب بدایەوانێ ئەبنەوانێ هیچ وەشیاریەک هەیە بۆ خوێندکاران لە تەمەنی زانکۆیە؟ من حەزەکەم سەرنجی جەنابیشت و ئامادەبوانیش ڕاکێشم بۆ ئەوەی کاتێک کەس بە مەترسی کرا لە پاریس لە ساڵی 1970 بە دواوە لە سیستەمی خوێندنی زۆربەی وڵاتە پێشکەوتۆکانە خوێندنی ژینگە تەسبیت کرا بۆ چونکە تۆ لە پێشەوە چۆن فێری زمانەکانیەکەی فێری ماتماتیک و ساینس و کۆمەڵشتێک ئەبێ فێری ژینگە خۆش دۆستی تیا بکەی ئەبێت ژینگە خۆشەویستنی ژینگە لە ناخیا بنێژی من لە بەریتانیا بە حکمی و ئەکسپریەنسی کە لەوێ هەمە کە ئەچوین بۆ ئەو مەکتەبە سەرەتایانەی وەکو ئەوی پرۆڤیان پێکەین زۆربەی زۆری دەرسێکیانە بوو ئەمان بردنە ناو دەرەوە لە ناو ژینگە ئەمان گەڵا و بەرد و دار و کۆمەڵشتمان پێکۆکردن هاتنەوە ڕستمان پێ دروستە کرد و هەدەفەکە لەوە بوو لەگەڵ ژینگە و لەگەڵ نەیچە و لەگەڵ سروشتا ئاشتیان بکەینەوە ئەوەی کە گرنگە من حەزەکەم جارێ بگەڕین بۆ ئەوەی کە ئایا زانکۆکان بۆچی گرنگن لە کۆپ 26 بوو 22 ئەوە ئێمە بەرەو کۆپ کورتکراوەی کۆنفرانس ئۆف پاریسە کە هەموو ساڵێک ئەگیرێ بۆ مای 2 هەفتە بەردەوامە بێ ئەم ساڵ لە باکۆ لە ئەزەربایجان ئەگیرێ لە مانگی نۆڤەمبەرە لە دەی مانگ تا 22 مانگەوە بزانم زۆربەی زۆری وڵاتەکان و زۆربەی زۆری ئۆرگەنایزیشنەکان ئامادە ئەبن بووی لەسەر کلایمت چێنج و گلۆبال وارمین قسە بکەن یەکێک لەوەی کە لەو ساڵی پارساڵە یاخود لە ساڵی 2022 باسکرا زانکۆکانیان بە هەدەف گرتیان زانکۆکان خۆیان مین پۆلیتنتن چونکە تۆ خەڵکێکی زۆر و خوێندکارێکی زۆر و فەرمانبەرێکی زۆر لە ئەستۆگری بەڵام ڕۆڵی ئەوانیشە کە چارەسەر بخەنە ڕوو چ لە ڕووی ریسێرچەوە چ لە ڕووی معریفە و زانیاری و بەخشین بەرامبەرەکانەوە بۆیە هاتن زانکۆکانیان هێناوەتە پێشەوە ئێستا لێکێکیان دروست کردووە هەر زانکۆیەک پاکبند بێ بۆ گۆڵانەی کە UN بۆی دیاری کردەوە ئەچێت بەرەو ئەوەی کە زانکۆ گرین زانکۆی پێڵێن و ڕەنچینی بەرەو زیادبوون ئەڕوا بۆیە زانکۆکان چۆنەڵی ڕۆڵی گرنگیان هەیە و ئەتوانن ڕۆڵی گرنگ ببینن ئەوەی لە کوردستان و لە حکوومەتی عێراقیە هەیە ئێمە خاوەن بەڕاستی توانا و هێزێکی تایبەتین بەداخەوە عێراقێکەکە لە وڵاتانی کەیمەین پۆلوتەتە لەبەر ئەوەی کە بەرهەمێنەری نەوتە لەبەر ئەوەی کە بەرهەمێنێنی گازی سروشتیە لەبەر ئەوەی کە بەڕێوەبردنێکی خراپی هەیە لەبەر ئەوەی کە سیستەمێکی نییە بۆ پۆپولیشن گرۆز عێراق تاسە گەشتۆتە 45 ملیۆن کەس و بەرەو زیاتر ڕوە ئەما بێتۆ لە خان و لە سیارە لە خوێندنگا لەمان نابێ بوو بۆ دابینکەی کە ئەمانە پرۆسەکە زۆر خێراترەکە بەداخەوە عێراقێکێکە لە وڵاتانی کە لە زۆنی سوورایە و لە خەتەرناکێکی زۆرایە بۆیە ئێمە چی بکرێت پێویستە وەزارەتی خوێندنی باڵا پێویستە ئەنجومەنی وەزیران پێویستە وەزارەتی تەربیە بێنە سەرخەن لە سیستەما ئەو بسەپێنن کە ئەبێ خوێنکار لە سەرەتاوە هەتا ئەو کاتێک قۆناغی خوێندنی خۆشەویستی ژینگە و معریفە و زانیاری ژینگەی پێبرگە خاتراتەکە چییە؟ وەکو مەسائلی پۆلیسیەکان پێویستە لەلایەن حکوومەتەوە بکرێتە سەر زانکۆکان و زانکۆکانیش تەطبیقیکەن بەوەی کە لە ناو زانکۆکانە چۆن گرنگی ئەدرێ بە گرین ئێنێرجی لە جاتی ئەوەی تۆ کارەبا لە فۆسڵفیل و نەوت و گازەوە بەرهەمبێنی ئیحتیمام بدرێ بە سۆڵە ئێنێرجی خوێنکار هەان بدرێ بەوەی کە ئەو پلاسیکەی لە بەردەسیاتی فرێن نەدا شوێنێکی بۆ دابین کە ئەو پلاسیکەی هەیەی خوێنکار هەان با بەوەی کە مەلزەمەکەی ئیمساڵ فڕێمە بیا بە هاوکە خوێنکارێکی تر خوێنکار هەان با بەوەی کە ئەو جلەی لەبەریایەتی ئەو شتێک کە هەیەی بیبەخشێتە کەسێکی تری کتێبەکەی یە هەشتێ لەمانە چونکە ئێمە ئەتوانین فێری ڕیسایکلینیان کەین فێری ڕیوزیان کەین
فێری ریدوسیان کەین ناکرێت ئێمە ئیسراف لە هەموو شتەکانمان چ لە وەرەقە چ لە بەرگە چ لەو خواردنانەی کە هەیە بۆیە لەسەر خوێندنی ئەگەر هەر قسەکە لەوە بکەین بڵێن کە ئەمەی کە تۆ باسەکە لە ناو زانکۆیە طبعا ناوەندی تریشەیە بۆی کە بتوانێت یارمەتی زانکۆکان بن وەکو ڕێکخراوەکان وەکو ئەوانەی کە کاروباری ژینگە ئەبن بەڕێوە ئەوانەی کە ئاگاداری گۆڕانکاریەکانی ژینگەن وەمستانی بەڕێ سەرخۆت ئاماژەت بە هەموویە دەستخۆش پاشتر ئەگەڕێمەوە بۆلات ئەگەر کاتمان مایەوانێ پێم خۆشە لەوەی کە دیسان درێژە بە قسەکانمان بین دکتۆرە ژینۆ لەسەرەوەی کە بەڕێستان باسی بزنس و کۆمەڵێک پرۆژەی وەبەرهێنانتان کرد لە ناو زانکۆکانە. ئاماژەدا تەنها بە نمونەیەک وەکو نمونەیەک با بڵێن کە ئێستا لە ناو زانکۆی سلێمانی هەیە و پرۆژەی پاکردنەوەی ئاوی زانکۆیە پێم وابێ ئەگەر بکرێت پێمان بڵێیت ئەو پرۆژانەی مەسەلەن کە هەن هاوشێوەی ئەوەن لەبەرەوەی کە بەڕێستان سەرۆکی بەشی زانستی ژینگەن چ پرۆژێکی تر هەیە کە پەیوەندی هەبێ بە ژینگەوە خوێنکار بتوانێت سوودمەند بێ لێ و لە ئێستا ئێوە هەتانەوە با بڵێن ئەگەر بەرنامەتان هەیە کە لە پاشترا ئێوە کاری لەسەر بکەن. بداية أمي بتمثل بنشيني برسيارة أيش أوي ك وقت دكتور علي أماجي بيال زانكو كان تاوتشاو من خصوص السر أو جولاني حبا أمانجا كنا توي قلتو كان شو كأماجي جيل كراوة كبهمول لا نقلهم بارك كاري بيا. أوزور جرينجا بلاي منو دكتور. بالله هرو كتشون أم شالكي أم روسيا جولي هال بجاردو لزجر أو سيجولا چالاکی خۆی بەڕێوە بە ئێمەژە و زانکۆ حەڤە گۆڵەکەمان هەڵبژار و کاری لەسەرەکان بە خۆشحاڵی ئەتوانم بڵێم زانکۆی سلێمانی یەکێک هەیە لە هەرە زانکۆ تاقانەکان کە لەسەر ئاسێرەمی کوردستان کۆلیژێکی هەیە بە ناوی کۆلیژی زانستە ژینگەیەکان کە ئەم کۆلێژە دوو بەشی هەیە بەشی بەڕێوەبردننی ژینگە کە زۆر گرنگە بۆ ئێستایی هەرێمی کوردستان لەگەڵ بەشی زانستی ژینگە بە هەمان شێوە بۆ گرنگن ئەم دوو بەشە ئەم کۆلێژە بۆ گرنگە یەکەم هەدەفی ئەومان پێکاوە کە ئێمە وەکو زانکۆیەک کار لە ژێر پرنسیپی چارەسەرکردنی گۆڕانەکانی کەشوهەوا ئەکەین لەگەڵ هەموو جیهان طبعا بەڵێ لە هەمان کاتشە لە ناوەندێکی ئەکادمی پرۆفیشنەڵەوە ئێمە کەسانێک پەروەرداکەین بۆ بازاری کار بەڕاستی کە پەروەردەشیانەکەین سکیڵەکانیان وا بەرزەکەینەوە لە ڕووی ئەوەی کە بتوانن ئەو زانستی فێربوون لە ڕووی پرۆژەوە لە ڕووی تواناییانەوە بیرکردنەوەیانەوە بتوان لە بازاری کارە خۆیان ببنە خاوەنیەوەی هەم بۆ بەرهێنان بکەن هەم چاودێری پرۆژەکان بکەن چونکە ئەگەر بزانین سێرەکەی کوردستان ئێستا کراوەتەوە بە ناوەندێکی بەرەو پێشتوونی پیشەسازی بەرەو پێشتوونی و بەرهێنان جا ئەتوانم ئەوش بڵێم لەلایەن دەستی پاراستنی ژینگەی کوردستانەوە چاکن پاراستنی ژینگە بەڕێنمایی ئەمە جێگیر کراوە واتە ئەتوان بڵێم ئەو کەسانەی کە ئەگەر ئەیانەوێ جوتیاری بکەن لە ناو ژینگەیە هەلی کاریان زۆر بۆ ڕەخساوە یعنی من ئەمێ خەڵک وا بیرکاتەوە لە مەولا ئەو پێک هاتە ژینگەیانی ئەمڕۆ تا ئەمڕۆ وەکو هەوا و ئاو و خاک لەبەر دەستمانە بۆ ئێمە بەکارمان هێناوە بتوانین بە شێوازێک بیگوازینەوە بوونەوەکانی دوای خۆمان کە دەستخۆشیمان لێ بکەن نەکو ڕوڕەشێکمان بۆ نەمێنێتەوە بەڕاستی پرۆژە هەیە بۆ ئەم بابەتە پرۆژە هەیە لێرامێ ئەو بڵێم کە ئێمە ئەم پرۆژانە فێریانەکەین چۆن خۆیان هەم لە ڕووی زانستی و بەکاری بێنن فێر بکرێن و هەمیش خۆیان پەڕی پێبن چونکە ئەگەر وتەیەک ڕاست بکەم و ئێمە وەکو زانکۆ لە ناو جامیعەیە کە ئەم پرۆژاناکەین وەکو وەبەرهێنان و بزنس نایکەین ئێمە وەکو ناوەندێکی فێرکاری بۆ کۆمەڵگا یەکێک لەوانە سۆلارمان هەیە پرۆژەی وزەی نوێ بۆمان هەیە چونکە هەموو جیهان و عێراقیش تایبەت پابند کراوە ئیتر وزەی نوێ بۆ بەکاربێنێت بۆی نییە وزەی خاڵەکان لە حەڤە خاڵەکە کە بەڵێ دڵنیایی سۆلار پانەڵمان هەیە وزەی نوێ بۆمان هەیە وزەی پاکردنەوەی ئاوی ئاوڕۆمان هەیە کە دوای بای پرۆداکتەکەی ئەکەینەوە بەڕاستی ینی جوودێکی زۆر باشە و خەبەرێکی زۆر خۆشەکە ینی ئێمە لە ئاستی جیهانە لەگەڵ ئەو حەڤە خاڵین بۆ ئەوەی کە کار بکەین بۆ باشترکردنی ژینگەکەمان و بۆ پاراستنی بۆنەوەکانی ئەم پرۆژانش سوستینەبڵیتیان بەردەوامیان هەیە مەسەلەن تۆ ئاوەکەت پاکردوتەوە بە ڕێگەیەکی ڕووەکی کە خۆی لە طبیعەتا بوونیە ئەم ڕووەکە بەکارهێنینەوە ئەکەینەوە بە بایۆگاز بە بایۆفیۆل واتە نابێتە پیسکەرێک بۆ ژینگەکە لە هەمان کاتیشە چیەکەین کاربۆنی هەواکە ڕاکێشیتەوە کەواتە باڵانسێکی کاربۆنی شەکەین کە لێرە ئێمە پرۆژەی تریشمان بەڕێوەیە وەکو زانکۆی سلێمانیێک لەوانە پرۆژەی کاربۆن فوتپرینتە بەڕاستی کە جێپەی کاربۆن دەستنیشانەکەین کە ئێمە وەکو زانکۆ پێشی نەبین لێرە ئەتوانین خوێندکارەکانمان فێرەکەین کە فێریانەکەین ئەچنە بازاڕی کارەوە ئەمان ئەم ئەکسپریەنسە ئەگوازنەوە بەڕاستی کەواتە خۆیان ئەبنە سەرمە
سەرمایەدارێک لە وەبەرهێنانی ژینگەیە کە ئێستا ئەتوان بڵێم جیهان خواستی لەسەر ئەم جۆرەیە چونکە ئێستا ئێمە تەبیبمان هەیە کە خواستی زۆر لەسرە بۆ لەبەری نەخۆشی زۆر هەیە فارماسیەک خواستی زۆر لەسرە دەرمانسازێت لە بەرەوەی کە نەخۆش زۆر پێویستی بە دەرمانە کەواتە ژینگەش خواستی زۆر لەسرە بێت لە ئێستا و داهاتوە بۆ لە بەرەوەی کە ئیتر کێشەی ژینگەی زۆر هەیە پێویستمان بە کەسێکە چارەسەرکەر بی ئەم کێشانە بەس دکتۆرە ئەگەر لێرەوە من دیسان پرسیارەکە ئاراسەی دکتۆر هێمن بکەمەوە کە بەڕێزیان لە پێشە ئەمەژان بەوەیە کە پێویستەکە زانکۆکان لە ڕووی معریفیەوە کار بکەن بۆ ئەوە وەکو گوێمان لێبوو هەم دکتۆرە هەم دکتۆر عەلی قسەیان کرد لەسەر ئەوە و بەڕێزیان کە سەرۆکی بەشی زانستە ژینگەیەکانن کە پرۆژەیان هەیە ئەنی بابەتیان هەیە بۆی کە خوێندکارەکانیان لەو ڕۆ پڕچەک بکەن معریفەی تەواویان پێبێ بتوانن بڕۆنە ناو بازاڕی کارەوە ئەگەر درێژی ئەم بابەتە تۆ قسەمان بۆ بکەی لەسەری چیتر بکرێ بۆی خوێندکاران لە پاش تەواوکردنی خوێندنیان بتوانن کارسازێکی باش بن لە ژیانی خۆیان و نەتەوەکەشیانە دەمخۆش زۆر گرنگە بزانین کە ئاستی وشیاری پێویستی بە درێژە پێدان هەیە ئێمە ئێستا متتەفقین لەسەرەوەی زانکۆکان لەگەڵ بەرهەمهێنانی دەستی کارە ئەرچێکی و ڕۆڵێکی معریفیان هەیە پێکەیاندنی تاکیان هەیە لە ڕۆیکی معریفیەوە و زۆر خۆشحاڵیشین کە ئەبینین هەوڵ هەیە و ماندووبوون هەیە و تێگەیشتنیی زۆر فراوان هەیە لە زانکۆکانی کوردستان بە زانکۆ ئەهلیەکانەوە بە زانکۆ حکوومیەکانەوە کە ئەمە جێی دەستخۆشیە بەڵام خوێندکاران یاخود با بڵین دەرچوان کە دوای ئەوەی دەرئەچن و هێشتا زۆر فرێشن هێشتا زۆر تازە و فەریکن تووشی شۆکێک ئەبنەوە کە ئەچنە ناوەندی کارەوە زۆر گرنگە خاوەنکارەکان ئەوە بزانن کە ئەم خوێندکارانەیەن وەکو ئەوە چۆن یەکەم ڕۆژە چێتە زانکۆ لێرەش بە تازەییەتە لای ئەمان تا ماوەیەکی زۆر بە ئاسانی ئەکرێت بە هاکانیان لە دەست بدەن و ئەکرێت بەهای تازە دروست بکەنەوە ئەکرێت گۆڕانکاری ڕێشەیی لە کارکتەر و کەسایەتیانە دروست بکرێ بۆیە ئەرکێکی ئەخلاقی و میهنی زۆر گەورەیە بەلای منەوە ئەرکی ئەخلاقی و میهنی خاوەنکارەکانە کە ئەم دەرچوانە وەرئەگرن ئەو پەروەردەیە بەردەوام بێ ئەو لێکتێگەیشتنە بەردەوام بێ ئەو ژینگە گونجاوە بەردەوام بێ هیچێک لە گۆڵەکانی کە هەر بەڕێزیان هەڵیان بژاردووە بۆ ئەم سیمە بریتە لە دیسنت وەرک ئینڤایرۆنمنت کە ژینگەیەکی کارکردنی گونجاو هەبێ کە شایستە بێ بە مرۆڤ شایستە بێ بەو ئاستە جستەیە بەو ئاستە معریفیە بەو ئاستە فکریە کە ئەو کەسە ئیشی لێ ئەکات خوێندکاران 4 ساڵی تەمەنیان من هەروەکو ئاماژەم پێدا تەمەنێکی زۆر ناسکە قۆناغێکی زۆر ناسکە کە ئەکرێت بە هاکانیان دروست بێ کەسایەتیان دروست بێ بەڵام کە ئەچنە بواری کارەوە ئەویش تا چەند ساڵێک قۆناغێکی زۆر ناسکە کە بەڕاستی مەسئولیەتە لەسەر ئەو کەسانی سەرپەرشتیانەکەن ئەو کەسانی ئیداریانەکەن کە چۆن ئەم لایەنە معریفیە بەردەوام بێت و زیاتر گەشەی پێ بدرێت خەڵکێکی زۆر هەیە و ئێمە دەرچوانی زۆر کەێنەوە لا من قسەمان لەگەڵاکەن ئەڵێ هەر لە یەکەم ڕۆژۆ پێی وتم بۆ نمونە دەرچوویەکی ئەندازیاری شارستانیە لە یەکەم ڕۆژۆ پێی وتم تۆ نازانی و ئامێرە بەکاربێنی ئەیچی فێربووی 4 ساڵە لە زانکۆی هەر کە بەم فیدباک و بەم قسەی لەگەڵا کرد یەکسەر ئەو خوێندکارە ئەو دەرچوە تووشی ئەحباتێکە بێت و تووشی دڵشکانێکە بێ ئەو کەسەی کە ئەم فیدباکەی پێ ئەڵێ بیری ئەچێتەوە کە ئەو خۆشی یەکەم ڕۆژ دەرچوو لە زانکۆ نێزانی ئامێرەکە بەکاربێنێ چونکە زانکۆ هەروەکوتمان کار لەسەر چەند لایەنێکی پێگەیاندنی ئەو کەسە ئەکات تەنها لایەنە تەکنیکەکە نییە و دەرچوانی زانکۆ تەنانەت بەپێی ئاماری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش تەنها 137 دەرچوانی زانکۆ لەو اختصاسانە لەو بوارانە ئیشەکەن کە لە زانکۆ خوێندویانە کەواتە ئەگەر وا نەبێت ئەگەر لایەنە معریفیەکە نەبێت و دەرچوونی تاچێکی پێگەیشتوو نەبێت لە ڕووی معریفیەوە کەواتە 163 تر بە خەسار چوو بەڵام وانە ئەبینین چ وڵاتێکە و لە چه ئاستێکە و لە ئاستی معریفی بۆیە بۆ بەستنەوەی ژینگەی خوێندنەکە بە ژینگەی کارکردنەکەەوە بەڕای من پێویستە لێک تێگەیشتنێک و ئاخاوتنێکی گرنگی بەرداوامیش هەبێ لە نێوان ئێمە وەکو زانکۆ وەکو مامۆستا وەکو ئیداریەکانی زانکۆ دووبارە لەگەڵ خاوەنکارەکان و بەتایبەتی ئەوانەی کە دەرگایان کراوەیە دەرچووی تازەی زانکۆکان وەرگرن بەو هیوایان جوابی پرسیارەکەتم زۆر سپاس دکتۆر بەڕاستی مۆزوایەکی زۆر گرنگە و ڕوژان ئەویش ئەوەیە کە ڕاستە کە خوێندکار لە دوای دەرچوونی لە زانکۆ یەکسەر ئەو کەسە زۆر ئامادەکراوە نابێ ئێشتا وەکوتە ئەچێتە ژینگەیەکی جیاوازترەوە پێویستی بە جۆرێکی تر لە پەروەردەکردن هەیە کە پێویستە خاوەنکارەکان لەوە تێبگەن بەڕاستی کە خوێندکارێک تازە ئەڕاتە ناو دنیای کارەوە ینی زۆر توند نەبین لەوەی کە مەسەلەن ئەبینین لە ڕیکلامی کارەکانان نووسرێت 3 ساڵ خیبرەی هەبێ 4 ساڵ خیبرەی هەبێ ینی ئەم خیبرەیە لەکوێ بێنێ ئەگەر یەکەم جار لە لای تۆ دەست پێنەکە یا لە لای کەسێکمان دەست پێنەکە دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ وتەکانتان ئەگەر هەکە مکتان بەڕێزێکتان وتێکتان ما بێ لە کۆتاییە دکتۆر عەلی پێم وا بێتەوێ دقەیەک ئەگەر بتوانی خۆت کۆ بکەیتەوە ئەوانەی کە ویستە بیڵێیت فەرموون
بازان لە ڕاستیدا من دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم نێکستێپەکەم ئەمە بەڕاستی یەکێکە لە هەنگاوەکان کە ئەتوانن زانکۆ بهێنە ناو کۆمەلگاوە چونکە یەکێک لە هەدەفەکانی ئێمە وەکو زانکۆ خزمەتکردنی کۆمەلگا ببینە ناو کۆمەلگا کۆکردنەوەی زانکۆکان و هێنانی لێرە و تێکەڵکردنی لەگەڵ خوێندکارانە کە فەیس تو فەیس ئەتوانن ئەو داواکاری ئەو خواستانەی کە هەیەە وەری بگرن ئەمە من بە هەنگاوەیەکی زۆر باش ئەی بینم ئێمە ئەتوانین زیاتر تێکەڵیمان هەبێت چونکە یەکێ لە هەدافی سەرەکیەوەیە لە گۆڵە ئەساسیەکانی ئێمە ئەو ئێمە خزمەت بە کۆمەلگاکەین بۆی ئەخوێنین بۆیە زانکۆمان دروستکرۆ خۆزمەت بە کۆمەلگا بکەین بۆیە ئەگەر چەند جۆرێک لەم پلاتفۆرمانانە بەردەوام بێت و لە ناو زانکۆکانە زیاتر برەوی پێبن پێم وایە ئێمە بتوانین خزمەتەکەمان خێراتر و زیاتر بکەین و ئەو مەجەی کە هەمانە بیگەینە زۆرێکی تر لە خەڵک وەک لەوەی کە من لە نێوان چەند خوێنکارێک ئاگە 20 تا چەند خوێنکارێک ساڵانە پێ بگەێنم ئەتوانم مەجەکەم بە کۆمەلگای بەگشتی بگەێنم زۆر سپاسانەکەم سپاسرالی بە بەشداریکردن دکتۆرە ژینۆ ئەگەر شتێکت ما بێت پێت خۆش بێت لە کۆتاییە شتێک بڵێ دەستان خۆش بێ من زۆر سپاسگوزاری ئەم چالاکیان بەڕاستی کە ئەمڕۆ توانیمان چەند پامێکی کەم بگەێنین و بەس ئەو پامشمێ بۆ خوێنکاران و بۆ ئامادەبووان کە بەتایبەت خوێنکاران کە میشکی خۆیان سافکەن واتە بیرۆکەکانیان کۆکەنەوە لەسەرەوەی کە سەرەتا پلانی ئەوان بۆ ژیانی داهاتویان چییە لە هەنگاوی دواتریانە و ئامانجەکان دیاریکەن ئەوان ئەیانێت لە داهاتوە خزمەت بە چین و توێژێکی کۆمەلگا و پێکهاتەکانی کە بەکاری هێنن بکەن ئایا خزمەت بە چینێکی مرۆڤایەتی بە چ جۆرێک بکەیت لەسەر ئەساسی ئەمەوە ئامانجەکەی دیاریکا و ڕێڕەوەکەی خۆی ببینێ هەتاکو بتوانێت سەرکەوتوو بێت لە هەنگاوی دواتریا و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم سپاس بۆ تۆش دکتۆرە گیان زۆر سپاس بۆ بەشداریکردن دکتۆرە من ئەگەر شتێک ما بێ من پرسیارم نەکردوێت لەسەری بەڕێستان هەست بکەن دەستان خۆش بێ زۆر سپاس بۆم هەلە و زۆر سپاس بۆ ڕخساندنی ئەمە خاونتنە بەڕاستیە وەکو بەڕێزان ئاماژیان پێکرد کاریگەریی زۆر گرنگی هەیە لەسەر بەرەو پێشبردننی ئاستی معریفی هەموو لایەک بە گەنجانەوە بە خاونکارانەوە بە مامۆستایانەوە بەڵام بە تایبەتی بە دایکان و باوکانیشەوە چونکە ئەمە دەرگایەکی کراوە دایکان و باوکان بێنە ئەو پرۆسەی بڕیاردان و هەڵبژاردنەوە من وەکو باوچێک لێرەوە داوا لە دایکان و باوکان ئەەکەم کە ڕێچکە بەسەر مناڵەکانیانە نەسەپێنن بەڵام ڕێژگەکانیان پێنیشان بن و تەنها دەستکەوتنی هەلیکار مەرجنیە فاکتەر بێ بۆ هەڵبژاردننی زانکۆیان بۆ هەڵبژاردننی بوارێک بە قەناعەتی من گۆڕانکاری ئەو کەسەیە وەکو تاکو وەکو مرۆڤێک دوای ئەم قۆناغە کە ئەبێ لە چاو بجیرێ بۆ هیوام دایکان و باوکان زۆر سپاس بۆ تۆ دکتۆریان بۆ بەشداریکردن بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوە تام کاتەکەمانەوە لەگەڵمانە بە هیوام کە گرنگی بین بە ژینگە و زیاتر لەوەی کە پێشتر کردومانە و بە هیوام کە ئەم پانێڵا سوودی تایبەتی هەبوو بێ ئەگەر بۆ جوڵاندنی یەک نوقتەش بوو بێ لە هەر کەسێکماندا ببورن پێم وابێ ناتوانین پرسیار و وەڵام وەربگرین ئەگەر هەبێ تەسەورەکەم ئامادەبووان هەست بکەن قسە بکەن لەبەر خاتری کاتەکەی ئێوە بەڕاستی لەبەرەوەی کاتی نیوەڕۆیە نامانەوێت کە بێزارتان بکەین لەوە زیاتر زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزان کاتێکی خۆش و هەر شاد بن.